کاک شاخەوان ئەپرسم لای خۆمان حیزب هەموو شتێکە، حیزب دەسەڵاتە، حیزب کەناڵە، حیزب ڕۆژنامەیە، حیزب هەموو شتێکە. ئایا ئەم جیاوازی لە کوردستان هەیە لێرەش هەیە؟ لە هۆڵندا حیزب هەموو شتێک نییە. حیزب ئەبێ باز لە ئازار و مەینەتەکانی گەلەکەی خۆی بکە، بەڵام لە کوردستان حیزبەکان هەمووی ئامانجەکانیان لێگەچێ بەداخەوە و حکوومەتی هۆڵندا لێرە حیزبی لە قاڵبداوە پێ ئامانجی خۆی ئەبێ ئیشکا و میدیاش ئەبێ بەو شێوازە ئیشکا کە خۆی داناوە. بۆ نمونە من لە پارتی ئێسپیم ئێمە نە تەلەڤیزۆنمان هەیە نە ئەمێ ئەو بپرسم، ئەمێ ئەو پرسیارە بکەم. پارتێکی زل و زەبەلئا لە هۆڵندا ئایا هۆکار چییە؟ هیچ کەناڵێکی نییە. ئەمە ئەگەر وڵاتێکی کەبیر بکەین و ئایا بۆ ئەم ئازادی نییەوە بە حیزبەکان؟ بەڵێ دیارە ئەم ئیشێکی هۆڵندا کردوێتی بە بۆچوونی من ئارام بەخشە بۆ هاونیشتیمانەکانی خۆی. بۆ نمونە ئەو هەموو دەعم و کوشتن و حاڵەتە خراپانەی کە ڕوو ئەیات ئەگەر وەک لای خۆمان پاشاگەردانی بێ هەر حیزبێ چەندین کەناڵ و هەر مەسئولە چەندین کەناڵی هەبێت باری خەڵکی ناجێگیر ئەکەن، کوشت و کوشتارگە و شتەکان خراپ ئەبێ و خەڵک وڵات بەجێڵێ. باش ئێوە ئەو حیزبەی کە باسیەکەن ئێوە چیتان هەیە؟ ینی ئێمە وەکو پارتەکەی ئێمە بۆ نمونە ئەم گۆڤارەمان هەیە مانگانە ئەینێرێ بۆ ئەندامەکانی خۆی. ئێستا من ئەندامم لەم پارتە بۆی نییە بڵاوی کاتەوە احتیالی بەنا. ئێمە سێ مانگ من ئەندامم لە پارتی ئێسپی سێ مانگ جارێک مانگی 5 یورۆ ئابوونە ئەیە. ئەگەر ئابوونەکەش نێم ئەندامەتی وەستم ئەوم بۆ نایە. بەمەرجێک ئەوەیە بەس بۆ ئەندامەکانی خۆی بازە کار و چالاکیەکان و ڕەنگە کۆمەڵێک شتی تر بکرێت کە ئەمانەوێت بۆ نمونە ڕێپێوان بکەین یان ئەمانەوێت قسە لەسەر تەندروستی یان بەڵام بۆتان نییە باز بە سیاسەتی حیزبەکانی کەوتە سەڵاتی وڵاتە بکەن. با ئەتوانین بیکەین بەڵام بەو جۆری کوردستان نا کە ئێمە خاوەنی کەناڵی فەزایی بین و بۆ نمونە هەموو حیزبێ چوار کەناڵی فەزایی هەبێ. لە هۆڵندا لە فلتەر درا هۆڵندا خۆی قەناتی 1 و 2 هەیە لە کاتی هەڵبژاردن ئەتوانن ئەو کەناڵانە بەدەقە بگرن ڕکلامەکانی خۆیان بنێرن بۆ ئەوێ لێوە ڕکلامی خۆیان بڵاوکەنەوە ئەوەش ڕکلامەکە بێت لە چوارچێوەیە کابێ سوکایەتی نەبێ بە دین و کەلتور و لادانی بواری ئیجتیماعی کۆمەڵایەتی. یعنی ڕکلامەکانیش لە قەڵەم دراوە بەڵام کاری ئیعلام لە دەرەوە کارێکی زۆر گرنگە و هەم کەس ناتوانێت بێ بە ڕۆژنامە نووس و میدیاکار بۆ خۆی لە کوردستان نیوەی گەلی کورد میدیاکار ڕۆژنامە نووس. باشە هەر جیالەوە من بەڕاستی سەرسام بووم. یعنی تۆ حیزبێکی دەسەڵاتدار بی لە وڵاتەیە. حیزب چەند کورسی هەیە حیزبە؟ ئەمە 14 کورسێکمان هەیە. 14 کورسی حیزب هەیە لە کوردستان، 2 کورسیشی نییە. خاوەنی چەند کەناڵی خۆیەتی؟ کوردستان باز لە حیزب نەکەی لە کوردستان بەرپرسمان هەیە ئەمە کەناڵی هەیە کەسی دەوڵەمەندمانەیە کەناڵی هەیە وە لە خۆی خەڵک هێڵێ من حەزەکەم دەرکەوم وەک ئەم حیزبە تازانی کە هەندێکیان دروست بووە کەناڵ دروستەکە دوایی بەخۆی حیزب دروستەکە و خۆی پیشانی خەڵکەیە بەڵام لای ئێمە نیمانە و هەموو ئەگەر بێت و حیزبەکانی هۆڵندا هەیە دەستیان خۆش بێ. ئەمە دیکتاتۆری لە قەڵەمی نیان بەوە لە قەڵەم کە بیریان لە مێشکی و نیشتیمانی کردوێتەوە لەم وڵاتە واتە هۆڵندی ئەسڵەکان نایەنەوێت لە کاتی هەڵبژاردنە دژایەتەکانی خۆیان لە کەناڵۆ بکەن. یعنی تۆ لە کوردستان لە کاتی هەڵبژاردن لە ماوەی 1 دقیقە هەم کەناڵەکان بگۆڕە حەز بە ئارامێگەکەی هەزەکەی ژوورەکە بەجێ بێنی بڕۆی. لێرن ئەمە هەر یەک پرسیاری زۆر گرنگ. ڕێژەی کەناڵەکانی هۆڵندا زیاترایی کوردستان ڕێژێکی زۆری هەیە. باشە هۆڵندا چەند ساڵە دروست بووە؟ چەند کەناڵی کەمیشی هەیە توانیوێتی سەرکەوتن بەدەستێنێ و بەدەست ئەوەیە بیر لە مێشکی مناڵەکاتەوە بیر لە مێشکی گەنجەکاتەوە بیر لە مێشکی ژنوپیاوەکاتەوە بیر لە واکاتەوە کە خەڵک نامڕتەح نەکە خەڵک ئاسوودە بکات چکە بەڕاستی میدیا خۆم ڕۆژنامەوانم لە کوردستان میدیا وا لە تو وەکات کە تۆ کەسێکی زۆر دڕندە بی زۆر دڕدۆم بی یان وا دیەکە کە بەجددی تۆ ڕقل لە هەموو شتێک بێتەوە. ئەم هەموو ڕاکردنە لە نیشتیمانی خۆمان میدیایە. موچە چی تۆ باسیەکەی لە کەناڵەکان موچە هات نەهاتە ئەی بەوە بکرێت بە هەواڵ. یعنی خەڵک ئەوەنە بێزارە ئەم هەواڵان لە هەموو کەناڵەکان پێفرۆشێتەوە ئەوێ کوردستان بەجێ بەڵێنیشت حەقی خۆیەتی ناگرێتەوە لە کەڵانەکەڵێ وەڵام موچە هادیان موچە نایە نایە. ئەمە قەیبە باسیەوە جیالەوە کاک شاخەوان ئەم پارتە توانێت پەیج و هەندێک بابەت ئێمە بەڵێ پەیجمان هەیە لە سۆشیال میدیا لە فیسبوک و ئینستاگرام و ئەوانە بەڵام لەوێ بەڵام سانسۆر کراوە ئەمە لەوێ چالەنجەکانی خۆمان بڵاوکەن و یاخود ئەمانەوێت لەسەر کۆمەڵێک شت قسە بکەین بۆ نەبەرێکەوتی لەگەڵا بکەین ئەوەژە پێی بەپێی
ڕێکاری یاسایی خۆی ئەوە سانسۆری لەسەر دیسان بەڵێ ئێمە ناتوانانی سوکاتی بە هیچ کەسێک بکەی لە فەیسبوک باشە خۆ لە کوردستانی خۆمان چەندەها پیج و چەندەها سای دروست بۆ سوکاتی بە حیزبەکان و سوکاتی دەرانێت بە خەڵکی یاسایی دەکات. نا لای ئێمە سوکاتی و ئەوە نییە چکە بەڕاستی هەموو شتێک لە فلتەر درراوە لێرە میدیا وا لێکراوە نابێت بێ بە بەشێک لەوەی کە مێشکی هاونیشتیمانی دانیشتی ئەم وڵاتە تێک بات چکە میدیا لە کوردستان مێشکی تێگاوە نە وەزارەتی ڕۆژنامەیی نە میدیاکانی تایبەت بە میدیا ڕۆژنامەوانی و ڕۆژنامەنووسان نەیاندوانیوە فلتەرەکەی خوکاکە هەموو لە کوردستان ڕێکخراوە توانێت کاکە کەناڵی وڵات چی بینێ لە ڕۆژنامەنووس هەر کەسەکە بینە ڕۆژنامەنووسم یعنی سەردەمێک کە ئێمە ڕۆژنامەنووسمی لە کوردستان ئەو پاشەکەدانێ نەبگەسم لە ڕوون نایە لە کوردستان بڵێ میدیاکارم یان کاری میدیاییە لە هۆڵنداش ئیشکردن لە بواری میدیایە زۆر قورسە من چندێک ڕۆژنامەم لە کوردستان چیم کردبێ لێرە فەرق بتوانم وێنە بگرنەکاری چارجی شارەکانی ئەم حیزبیان ناتوانم شانوباری خۆم دەبڕم بەو شێوازی کە لە کوردستان بڵێ کەواتە ئێمەوەمان بۆ دەرکە و هۆڵندایەک بەو هەموو مێژووی و کلتوری و خزمەتکردنی مرۆڤایەتی و گێستە ئەندامە لە یەکێتی ئەوروپا بەقەدەر کوردستان کە هێشتا وڵاتیش نییە کەناڵی نییە کەناڵمانی و ئەو بەڕڵایەتیش نییە کە لە کوردستانی لە بواری میدیا و ڕۆژنامەوانیە نەشی هێشتووە و ناشێوێت میدیا بێ بەشێک لەوەی کە خەڵک نامرتاح و نەئارام بێ لە کاتی ئەوەی کە سۆسیال ئەیا بە خەڵک لە وڵاتە یەک مانگ لە خمێنتەکان لە شارەوانەکان پارەی لێ ئەگەڕێتەوە ئەڵێ ئەم کەسە نەک من هەموو مانگە سۆسیالی بەمێ پارەکەی من بۆ خۆی بخوالەکانی سەفەران نەتوانین لە وڵاتە بمێنێتەوە بخۆی بمێنێتەوە لە مانگی 5 و 6 هەموو مانگەکەن ئەگەر زگوت بێت 5 یۆرو ئەگەر گەورەتر بێت ڕێژەکەی زیاترە پارەکەی یەکجار بۆ دابەزێنە بڕۆ سەفەری خۆت بکە نەئارام مەبە ئەی بی لە زۆر شتکردەوە ئەم وڵاتە کە بتوانێت ئارامی بە تۆ ببەخشێ بۆ کەسانی کە لەم وڵاتە ئەژین بەڵام لە کوردستان هەموو شتەکان نائارامیە تەنگی پێڵەچنی واو لێیە حەزکەی لەوێ دانەنیشی وەکوە ئەوروپاش ئەو خەونە نیە کە ئێمە ئاواتی بۆ خوازین یعنی تۆ بەڕاستی ئێستا لەم کاتەیە مافی پەنابەرێتی و کۆمەڵێکش نەماوە ئەوەی کە ئێستا لە دەرەویشەکەن خەڵک بتوانێت بووە بە ئاسانی بگا بۆی کە هەیە سەردەمی ئێمە و پێش ئێمە باش بوو بەڵام لەمەودا وەزەکان زۆر خراپ بوو تا حکوومەتەکان لە قەیرانە حکوومەتەکان لە هەڵوەشانەوەیان بۆی کە ناتوانن خەڵکی خۆی بەڕێوەبەرێت جا بۆیە داوا لە خەڵکەین لە شوێنی خۆی بمێنێتەوە بەڵام وەزارەتی ڕۆشنبیر و سەندیگاکانی ڕۆژناوانی کاری میدیایی لە فلتەر بن و زۆربیان بۆستێن و سەرنە داوای مۆڵەتیان لێ بکەنەوە ئەو بەڕەڵایەتی لە کوردستانی نابێت بەرپرس چەک وەسڵەحی هەیە دەبابەی هەیە لە ماڵە و تانک و زیرەپۆشی و کەناڵی هەبێت چۆن شتی وابێ هەر لە کەناڵەکانەوە تەشکیل بە سەرۆکی حیزبەکەی ئەمە گەورەتی سوکایەتی ئەمە لە هۆڵندا شتیوان نییە بەڵێ خۆشەویستانەوەی کە بینیتان شتێکی کورد بوو ڕاپۆرتێکی کورد سەبارەت بە حیزبەکانی هۆڵندا و تەنها یەک وڵات ماوەگرتووە کە هۆڵندایە سەبارەت بە حیزبەکانی کوردستان هیوادارم لەم پەیامەی ئێمە تێگەیشتن و کاتێکی خۆش.